ئێرە ناوەندی زەردەشتیانی کوردستانە لە شاری سلەیمانی. ڕۆژانە چەندین کەس ڕوو دەکەنە ئەم ناوەندە و پشتێنی زەردەشتی لەسەر دەستی پیر دەبەستن. تاواکی بڕیاردا گەشتیتە ئەو ڕێگایکەوە پشتێنی زەردەشتی ببەستی. بەڵێ نیگەرانم لەوەی کە دواکوت. ئەو کەسانی کە دێن لێرە دەبن بە زەردەشتی ئەلبەتە لە تەمەنی 15 ساڵەوەیە ئەتوانن پشتێنی زەردەشتی بەستن. هەموو ئەو کەسانن کە ئەلبەتە زەردەشتیەت لێرەدا خەفە کراوە لەم نیشتیمانەدا و قەدەغە کراوە نەبووە، بەڵام ئێستاکیە کورد بۆ خۆی ئەگەڕێتەوە بۆ سەر ئاینی زەردەشتی و ئەبێتەوە بە زەردەشتی جاری. ئەو کەسانەی ئاینەکەیان گۆڕیوە باز لە هۆکاری بوون بە زەردەشتی دەگێڕنەوە. چاکترین چاکەی ئارەزوو کراوە. چاکتری چاکە پێشکەش بە کەسێ بێ کە ڕاستی لە پێناو خۆزی چاکەدا دەبێت. لە ڕاستیدا بە بێویست و ئارەزووی خۆم پێشتر کەسانی تر ڕیاریان بۆ دابووم کە من مسلمان بم و ئەو بانگدانەی بە گوێم دادراوە بە شێوەی کەسێکی مسلمان بانگ بە گوێما دراوە، تەنانەت ناویشم عەبدوڵایە، بەڵام لە ژیانما ئەوەتەی فام کردوێتەوە نەحەزم لە عەبدایەتیە و نە عەبدایەتیم قبوڵ کردووە. من گەشتمە ئەو دەرەجامەی کە ئێستا بەبیری خۆم بیر بکەمەوە. ئەو ئاینە هەڵبژێرم کە لەگەڵ خواست و بەرژەوەندەکانمان دێتەوە، کە لەگەڵ خەونەکانمان دێتەوە. بۆ ئەوەی کەسێک بوێتە پەیڕەوی ئاینی زەردەشتی پێویستە 3 قەفی پشتوێن لەلایەن پیری زەردەشتیانەوە بۆ ببەسترێت. هەندێک لەوانش پێشتر هەر بیرروباوەڕی زەردەشتی بووە بەڵام پشتێنیان نەبەستووە. من پێشتریش هەر زەردەشتی بوو، بەڵام یعلانم نەکردبوو کە من زەردەشتیم، فکرێکی نەتەوەییە. ئەوانەی دەیانەوێت بچنە سەر ئاینی زەردەشتی بە تەنها کوردنین و ژمارەی زەردەشتەکانیش لە ئێستادا لە کوردستان ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیادبوونە بە وتەی پیری زەردەشتیان. وێ ڕایەوەی کە لە هەر چوار پارچەی کوردستانەوە و کوردەکانی ئەوروپاش کە دەگەڕێنەوە بۆ ئێرە دێن لێرە پشتێنی زەردەشتی بەسن نەتەوە جیاوازەکانیش دێنێرە بۆ نمونە عەرەبەکان. مێژووی سەرهەڵدانی ئاینی زەردەشتی دەگەڕێتەوە بۆ 3763 ساڵ لەمەوبەر ئەو کاتەی زەردەشت لە ناوچەی سەرکەناراوەکانی گۆڵی ورمێ لەدایک بووە. کەواتە تۆ ئێستا بە پێیەوەی ئەو سێگرێ و بەستووە بووی بە زەردەشتی. ئێستا تۆ زەردەشتی پیرۆزبایی لێک. زۆر سپاس دەکەم مامۆستا گیان. ناوەندی زەردەشتیانیش لە هەرێمی کوردستان بۆ یەکەم جار لە 19 هەشتی 2015 لە شاری سلەیمانی وەک یەکەم ناوەند کرایەوە. ژیار محەممەد، دەنگی ئەمریکا، سلێمانی.